گەڕێتەوە کە لە پێغەمبەرێک گێڕێتەوە صلی الله عليه وسلم کە یەکەم حەدیثی بۆ کاتێک کە بە خزمەت پێغەمبەر گەیشتووە صلی الله عليه وسلم و دیوێتی لێ گێڕێتەوە ئەفەرمێ کە بیستم وتیان ئەو پێغەمبەرەی کە لە مەکە ئەڵێ من پێغەمبەری خوام و ناوی محەممەد و کوڕی عەبدوڵایە وا کۆجەکا و بەرەو مەدینە دێ دیارە لە مەدینە خۆی بۆ ئامادە کردبوو کە بە خزمەت پێغەمبەر بگا صلی الله عليه وسلم زۆر بەوردی معلوماتی کۆ کرد بۆ شکلی چۆنە مواصفاتەکانی چۆنە یەک دوو سێ چی بەڵام ئەڵێ کاتێک کە بینیم خەڵک تەبوو تۆزێکی زۆر بەرز بوو بۆ پێشوازیا کرد کاتێک کە خۆی و هاوڕێکەی گەیشتنە شاری مەدینە خەڵک بە طلع البدر علينا و پێشوازیان لێکردن و خەڵک هەموو دڵخۆش بوو مناڵ و گەنجەکان بەسەر داری خوڕماکانە سەرکەوتون ئەرە والله رسول الله دەرکەوت صلی الله عليه وسلم و تەشریفیانە و پیا ماقوڵان هەموو لە پێشەوە ڕۆشن و ژن و مناڵ لە خۆشیە دەفیان لێدا و پێشوازیان لە رسول الله کردیانم بە قوربانی بێ ئەڵێ کاتێک هاتە پێشەوە عالم هەموو دەوریدا هەر یەکەوی توخوا بێرە ماڵەکەی من و لە خزمەتا بم یا رسول الله و توخوا بەرەکەت با لە ماڵی منادا بەزی و تەشریف بێنە ئەوێ و ئەڵێ قەرەباڵەکەکە زۆر بوو پاڵم ناخۆم بردە پێشەوە کاکامێ چمە پێشەوە دوو کەریمەم لە پیاوە گوێ لێ بێت جارێ دیقەتی بەمزانم کێ شکلی شێوەی چۆن قسە ئەکا ئەڵێ لەگەڵ بە خزمەتی گەیشتمە چوومە پێشەوە یەکەم جار لێی وردمەوە دەموچاوی مبارەکیم بینی یەکسەر وتم ئەم دەموچاوە قەت دەموچاوی پیاوی درۆزن نییە ئەم دەموچاوە دەموچاوی پیاوی درۆزن نییە سبحانەڵڵا دێم پیاوناس هەیە سان پیاوناسە گاگە خەڵکێک کە لە تێکەڵ بە خەڵک بێزانێ کێ سبحانەڵڵا درۆ تاریکاییەک ناشینیەک لە ئینسانە دروستەکە هەستی پێکرێت ئیمان و پاکی و ڕازگۆییە لە خۆی شخصیەتێک بە ئینسانە بەخشێ ینی پیاوی پێ ئەناسێتەوە ئەڵێ سەی دەموچاوی کردیم کەم پیاوە پیاوی ئەوە نییە قسە هەڵبەستێ و بوختانی ئەو کابە من پێغەمبەرێکم لای خۆ هات وشتی واش نەبێت بەدەڵە حەزم کرد هەر گوێم لە قسەی بێ کەلیمەیەک لەو قەرەباڵغیاڵە خۆم بردە پێشەوە گوێم لێ بوو ئەمەی بە سەحابەیە گودەوار بۆ خەڵکی کە وەسا بوو لە دەوریا دیار نازان پرسیاری چی لێ کردووە لەم قەرەباڵغیە لەم کاتیاڵە بەس گوێم لێوە بوو فەرمووی أطعموا الطعام وأفشوا السلام وصلوا بالليل والناس نيام تدخلوا جنة ربكم بسلام بچەند لەفزێکی جیاواز حەدیثەکە واردە ئەڵێ گوێم لێ بوو فەرمووی أطعموا الطعام خواردن ببەخشن خواردن ببەخشن یەکسەر هانی ئەوە ئەدا موسڵمان دەست قونجاو ماڵ قونجاو نییە دەرگای ماڵی کراوەیە خەڵک ڕوویتی ئەکا موسڵمانان ڕوویتی ئەکەن پێش دیارەوە کە خەڵک داوەتی پێغەمبەریانەکە ساڵسەن با بچینە ماڵەوە فێریانەکە چونکە کۆمەڵێ سەحابەی ڕەش و ڕووتیش لە مەککەوە هیجرەتیان کردووە بۆ مەدینە پێویستیان بە باوەشێکی گەرمێک کە باوەشیان بۆ کردو ماڵیان بۆ بکاتەوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم هانی خەڵکی مەدینەدا ئەفەرمێ ئەطعموا الطعام کاکە خواردن ببەخشن مسلمان نابێت ماڵی کوێرەوە بوو بێ و کەس ڕووی تێنەکا ماڵی مسلمانە بێ خواردنی تیا بخورێ با دوو مسلمان کە ئاوە لەسەر سفرەی کۆ بنەوە دوعای خێری بۆ کە بەڵکو دوعایەکیان گیرا بێت و خوای گەورە بەرەکەت و ڕەحمەتی بەسەرا بارێنێ ئەطعموا الطعام دووەم وأفشوا السلام سەلام لە یەکتر زۆرکەن کاکە سەلام لە یەکتر کەن چاکوچۆنی و برادایەتی و خۆشەویستیتان با لە بینابێ بغز و قینە و مۆڕە و ئەو ڕووبکە بەم دیوە ئەو ڕووبکە ئەمە نییە لە ئیسلامە سەلام جوانترین صیفەتی پێکەوە بەستنی مسلمانانە لە ناو دینی ئیسلامەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لن تدخلوا الجنة حتى تؤمنوا ناچنە ناو بەهەشتەوە هەتا ئیمان نەهێنن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ چاوتان بە بەهەشت ناکەوێت ئەگەر ئیمان نەهێنن بێ ئیمان کافر ناچێتە بەهەشت ولن تؤمنوا حتى تحابوا ئیمانیشتان نییە تا یەکترتان خۆش نەوێ مسلمان یەکتری خۆش نەوێ خۆی بە ئیماندار نەزانێ نابێ ڕق لە برای مسلمانە بێت نابێ لە خۆتەوە برا مسلمانەکەت و دراوسێ مسلمانەکەت و خوشکە ئیماندارەکە و ببوخزێنی ئەبێ یەکترتان خۆش بوێ ئەفەلا ئەدلکم على شيء فعلتم وتحاببتم حەزەکە شتێکتان پێ بڵێم ئەگەر کردتان هەموو یەکترتان خۆشەوێ ئەرە وەڵڵا یا ڕەسوڵ الله چی وامان لێکا یەکترمان خۆش بوێ فەرمووی ئەفشوا السلام بینەکم کاکە سەلام لە یەکتر کەن ئەم سەلامە مای خۆشەویستیە مای ئەوەیە من ئاشتی بۆ تۆ ئەوێ من برای تۆم ترس لە من نەبێ خیانەت لای منەوە نایە ئاشتی و خۆشەویستی لەلایەن من هەیە بەرامبەر بە تۆ هەموو جارێک گەڵێ مەڵم پیاوە پیرەکانمان کۆنەکانمان خەڵکی لادی ئەوانی دەرەوە
جا لە لادیان لە دەشت دەبێنیتەوە بە دیار وڵاخ و بە دیار زەرحاتەوە بە دیار چیەوە تارمای یەک دەرەکەوێت لە خۆیسان ئەفڵەمێتەوە ئەمە کێیە هەر کەوتی سەلام عەلەیکوم ێستا دڵی مرتاح هەبێ نا دۆستە دوژمن نییە مادەم وتی سەلام عەلەیکوم یعنی دۆستە دوژمن نییە سەلام یعنی برایەتی یعنی خۆشەویستی مەحەبەتی بەینی برایەت کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم چی فەرمووە بە سەحابەکان کە سەلمان گوێی لێ بۆ بۆمانەگەڕێتەوە لە فەرمووی ئەطعیموا الطعام خواردن ببەخشن دووهەم ئەفشوا السەلام سەلام لە یەکتر بکەن یەکش ئەمە بۆ عیلاقەی بەینی خۆمان کۆمەڵایەتی شتێکی کەشی فەرموو ئەڵێ تایبەتە بۆ خۆمان هەر یەکە و بەینی خۆی خوا فەرمووی وەصەلوا باللەیلی والناس نیام کاتێک کە هەموو خەڵک خەوتون لە شەوە لە شەوی تاریکە هەستە ببێدن دوو ڕکعات ڕکعات شەش ڕکعات شەو نوێژ بکە شەو نوێژ تۆ سەیری لەکوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگی بە چی ئەدا ئەوە تازە هاتۆتە شاری مەدینە لەم وەضعەیە لەم حاڵەیە ئەڵێ بە شەو هەستن تۆ سێ شەو نوێژکە بۆ خواکەی خۆی ئەم سێ سیفەتە هەبێ مسلمان لە ماڵەکەت نان بخوا ڕزقی خەڵک بەی نانی خەڵک بدەی سەلام لە براو خوشکە مسلمانەکانێ بکەی وە شەو نوێژیش کاتێک کە کەس ئاگای لێ نیە سەرێ لە سوجاجا هیچ نوێژە بەقەی شەو نوێژ نوێژێکی مخلیصانە نییە بۆ خوا چونکە هەموو نوێژە لەوانەیە بەشی کەسێک چاوی لێتەوە بێت بەشی نەفسی تیا بێ بەڵام شەو نوێژ ماڵ و منداڵەکەی خۆشی خەوتون ئاگای لێ بێدەنگ لەو جێگە گەرمەیتە دەرەوە دەست نوێژە شۆی سوجدە بۆ پەروەردگارە بەی غێری ئەڵڵا کەس ئاگای لێ ئەوەی وای کرد نیفاقی تیا نییە چونکە خالیسەن بۆ خوایەم ئیشە ئەڵێ ئەم سێشتە بکەن نەتیجەکەی چییە تدخلوا جنة ربكم بالسلام بەئاشتی بە بێوەی شەڵات چنە بەهەشتەکەی خوای خۆتانەوە شەڕ ئێمە شەشە مولەسەر چییە هەر بۆ بەهەشتە